بليفي بريارا جرينج أمدي ميباني ما هذا شنو؟ بله جهوليري كارسان هادي شرد عليه هوليري ري بدانا بارفكرنا جيم زبيان كارتاحشا حفصاروكي لقل مدبا سلاف بوتا كي كارزان كارزان جرينج يا في برياري دسبيكي دجتا وربكرن فرم بله سلاو او كاتي ايوه بينرانيش باش بەڵێ بە سوپاسەوە لۆ بە ڕێزدار جەناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەردەوام لەسەر هێڵ بووە یاخود خەمخۆری هاوڵاتیان بۆ لە ئەوی بتوانین کێشە و گرفتەکان چارەسەر بکرێت هەر لۆ ئەو مەبەستەش بە تایبەت گەڕەکی هەشتی حەسارۆ کە گەڕەکی مەریوانی پێداوترێت کۆمەڵێک کێشە و گرفتی دەیان ساڵی کەلەکەبوو هەبووە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشە و گرفت لەم گەڕەکە چارەسەر کراوە و خودی بەڕێزیان سەردانی ئەم گەڕەکەی کردووە لە ئەوی بتوانێت لە نزیکەوە گوێ لە کێشە و گرفتەکان بگرێتن و کێشە و گرفتەکان چارەسەر بکات هەلو ئەمە بەستەش بە سوپاسەوە لۆ جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و پارێزگاری هەولێر بەردەوام لەسەر هێڵ بوونە هەلو ئەمە بەستەش بەپێی نووسراوی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ژمارە 566 لە 2/6/2024 ڕێنمایی دەرچووە کە لە بۆ هەموو هەرێمی کوردستان گشتاندن کراوە لە ئەوەی ڕێنمایی تایبەت بە دروستکردنی خانووی نیشتەجێ بە شێوەی دابەشدوو سەوتم دێ ئەفو بەڵێ کاکارزان بڕیارەکە درا ئێستا بچۆتە بواری جێبەجێکردنەوە قسەکانتم بۆ تاوکە لەگەڵ وەڵامی پرسیارەکەی من هاوڵاتیان کەی دەست بکەن بە مامەڵەکردنی زەویەکانیان ئەمە بەلایەنەوە گرنگەوە بزانن و تۆ بەرنامەشمان لەسەر ئەم بابەتە کرد پرسیار و تەئکیدکردنەوەی هاوڵاتیان لەسەر ئەم خاڵە بوو زیاتر بەڵێ لە ڕۆژی یەکشەممەی دا هەفتەی ئایندە ئیشاڵڵا بە ئێمە نووسراوی فەرمی ئاراستەی بەڕێوەبەرێتی شارەوانی چارمان کردووە و لە هەفتەی ئایندە لە ڕۆژی یەکشەمە هاوڵاتوان دەتوانن سەردانی شارەوانی چار بکەن لەوەی داوای ڕێگە پێدان بکەن بە شێوەی پشک لەسەر ئەو زەویانەی کە بە ناوی هاوڵاتیانە ئێمەش بەپێی ئەو نووسراوی کە باسم کرد لە سەرۆکاتی شارەوانی هەولێر لەگەڵ گشت لایەنە پەیوەندیدارەکانی وەکو بەڕێوەبەری نەخشەدانانی ئاوادانی هەولێر نوێنەرایانی پارێزگای هەولێر و هەر 6 بەڕێوەبەری شارەوانیەکان لێژنەیەکمان پێکەیناوە کە لە نووسراوەکە ئاماژەی پێکراوە دەبێت بە سەرپەرشتی سەرۆکی شارەوانیەکان لێژنەکان پێک بێتن لۆ ئەوەی دیراسەتی ئەو گەڕەکانە بکەن کە هاوڵاتیان داوای دابەشدوو دەکەن لەسەر یەک پارچە زەوی ئێمەش دوای ئەوەی کۆبوونەوەی خۆمان ئەنجام داوە و بە کۆنووسێکی تایبەت ڕەوانەی ئەنجومەنی شارەوانیمان کردووە لە دانیشتنی ژمارە 23/7/2024 لە ئەنجومەنی شارەوانی دیراستمان لەسەر کردووە ئەوە بوو بە خۆشحاڵیەوە بە ژمارە 1970 لە 15/7 کە ئیمڕۆ دەکات لەلایەن جەنابی پارێزگاری هەولێریش پەسەند کراوە و لە بەیانیەوە ئەم بڕیارە دەچێتە بواری جێبەجێکردن لۆیە وەکو باسم کرد لە ڕۆژی یەکشەممە هەفتەی ئایندە هاوڵاتیان دەتوانن سەردانی شارەوانی چار بکەن ئەوەی داوای پێمان بڵێ لە ڕێی کوردستان 24وە بۆ هاوڵاتیان ئەو پێداویستیانە چییە کە دەبێ هاوڵاتیان لەگەڵ خۆیانە بیهێنن بۆ ئەوەی کە دەست بکەن بە مامەڵەکانیان بەڵێ دەبێت وێنەی تۆمار و تەسپاندنی سنووری زەویەکان لەلا بێتن کە سەردانی شارەوانی پەیوەندیدا شارەوانی چار دەکەن کە ماوەی 3 مانگ کەمتری بەسەر چوو بێ سەنەدەکە دەبێت لەگەڵیان بێتن لەوە فۆرمیش هەیە لە شارەوانی چوار کە داوای ڕێگە پێدان دەکەن. باش کاکارزان زۆرترین پرسیار کە ئاراستەی ئێوە کراوە هەر لەو گفتوگۆیی کە کردمان چکە گفتوگۆیەکی کراوەمان کرد لەسەر ئەو پرسە ئێمە بەڕێزدێکێک بووی لەوانەی کە وەڵامی هاوڵاتیەکانت ئەدایەوە ئەوان باسییان لەوا کرد زەوی 450 مەتری ئایا دابش 3 دەکرێت تۆ وتت کە هەموو زەویەک لە 200 مەتر زیاتر دابش 2 دەکرێت بەڵام ئەوان پرسیاریان دەکرد زەوی 450 دابشی 3 بکەن ئەمە هیچ گۆڕانکارێکی بەسەردانە هات چکە تۆ ئاماژەت بۆ کردوتە ئێمە کۆبوونەوەی ترمانە بێ و ڕەنگە ڕێنمایەکان هەندێکی گۆڕانکاری بەسەردابێ. بەڵێ بەپێی ئەو بڕیارەی ئەنجومەنی شارەوانی کە لە ئێستا دەرمان کردووە ئێمە تەنها
تەنها زەویەکان دابەشدوو دەکرێت لە گەڕەکی مەریوان بەڵکو دابەشێ ناکرێت وەکو بەڕێزت بە ئاماژەت پێکرد ئێمە لەگەڵ بەڕێزان لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بەڕێوەبەری گشتی نەخشەدانانی ئاوادانی لەسەر هێڵین لەوەی دراستەی زیاتر بابەتەکان بکەین چی پێویست بێت بۆ ئەوی بەرگاری لەسەر بدەین بەڵام ئەو ڕێنمای ئێستا کە باسی دەکەین تەنها ئەو زەویانە دەگرێتەوە کە ڕوبەریان لە 200 مەتر نابێت کەمتر بێت و دوای دابشکردنەکەش هەر زەویەک نابێت لە 100 مەتر کەمتر بێت و وازی هەی لە 5 مەتر کەمتر نەبێت. کەکی کارزان ژینۆژی باس کرد و بەرنمەیەکی تایبەت لە سەروەی مژارەی پێکانی بوو پێشوازیەکە گەلێک ئێڕێنی یا وڵاتیان هەبوو نها پشتێک و بریار دەرکەت پێشوازیە وڵاتیان چیەش بۆ بریار ئەفو ئەگەر زەحمەت نەبێت دووبارە بڵێ پێشوازیە وڵاتیان بۆ ئەم بریارە چییە کەکەیە کارز بەڵێ ئێمە لە دوای دەرچوونی ئەو بڕیارەوە و نەک پێش دەرچوونی ئەم بڕیارەش هاوڵاتیان بەردەوام سەردانیان کردینە و نوێنەرانی ئەم گەڕەکە بەردەوام لەسەر هێڵبوونا و ئەولۆیە دەرچوونی ئەم ڕێنمایە بە دڵنیاییەوە ڕێندانەوەیەکی زۆر باشی دەبێتە لە ناو هاوڵاتیان چونکە وەکو بەڕێشتان ئاماژەتان کرد ڕێگە پێدانی ئەم دروستکردنی خان و بە شێوەی دابەشدوو لەسەر بنەمای هوەری و نەخشەدانانی ئاوەدانی دەبێتن و وەروە لە ڕووی ئابووری و هوەریەوە بۆ ئەمە بەستا ڕێگەیان پێدەدرێتن بەدڵنیاییەوە ئێمە هاوڵاتیان کودەڵی لە دوای دەرچوون بڕیارەکە ناڵێن بەدەیان بەڵکو بە سەدان تەلەفۆنمان لۆ هاتووە کە داوای زانیاریان کردووە لەسەر ئەم ڕێنماییە. باش کاکارزان باسی ئاوەدانیت کرد جا لە کوردەواریە هەمیشە دەوترێ ئاو ئاوەدانی خۆگە ڕووناکێکەشی لەگەڵابێەوە هەر زۆر باشتر مەبەستم کارەبایە لە ڕووی خزمەت گوزاریەوە کە بۆ خۆتە زانی ئەو ناوچەیە ئەو شوێنە هەشتی حەسارۆک خزمەت گوزاری گەلێکەمە ئەمەش داواکارێکی دیکەی هاوڵاتیانە چیان بۆ ئەکەن ئاو کارەبا ڕێگاوبانەکانیان شەقامەکانیان بەڵێ ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر سەبارەت بە گەیاندنی خزمەت گوزاریەکان بە خۆشحالیەوە بە فەرمانێکی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە ئەوەی بودجەی تایبەتی لۆتەرخان کراوە و زەوی نایەبەکانیش دەفرۆشین تەنها لە بۆ گەیاندنی خزمەت گوزاری لە ئەو گەڕەکە سرف دەکرێت ئێمە لە سەرۆکاتی شارەوانی هەولێر لەم ساڵدا توانیمانە پرۆژەیەک ئێستا لە ژێر بواری جێبەجێکردندا بە گوژمەی 730 میلیۆن دینارە بە توانە مرۆییەکان و ئەندازیاران و فەرمانبەرانی سەرۆکاتی شارەوانی هەولێر جێبەجێ دەکرێتن و لە ئایندەیەکی نزیکیشدا پرۆژەی تریشمان دەبێت لە ئەوی بتوانین خزمەت گوزاریەکان بەردەوام بیتن و سەبارەت بە لێدانی بیر ئێمە لەگە بەڕێوەبەراتی ئاوی هەولێر لەسەر هێڵبوونە هەروەها بەڕێوەبەراتی گشتی کارەبای هەولێریش لەسەر هێڵن لە ئەوەی دەرخستەکانیان ئامادە بکەن لەوەی بتوانن خزمەت گوزاریەکان بەردەوامن وەک بەڕێزشتان ئاگادارن کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان سەر ڕایهەبوونی کۆمەڵێک کێشە و گرفتی داراییەکان یاخود دروستکردنی بربەستی گرفتی دارایی حکوومەتی هەرێم لە گەیاندنی خزمەت گوزاریەکان نەوەستاوە ئەوەی دەبینن ئێمە تەنها لە گەڕەکی هەشتی حەسارۆگنا بەڵکو لە زۆربەی گەڕەکەکانی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر بە پێ ئەو ئیمکانەتە داراییانە کە تەرخان کراوە پرۆژەکانمان لە گەیاندنە بواری جێبەجێکردن. کاکارزان بۆ بابەتی بەناوکردن زەویەکان لە کاتی دابەشدووە بۆ نمونە باوکو کوڕن یان دوو ناسیاون یان چوزانم دوو هاوڕێن ئەم زەویە بە ناویانەوەیە ئایا لە کاتێکدا کە دێن بۆ مامەڵەکانیان ئەتوانن ئەم بەناوکردنەش گۆڕانکاری بەسەردابێت و دواتر دابەشی دوو بکرێ یاخود ئەگەر زەویەکە بە ناوی دوو کەسەوە بێ هیچ کێشەیەکی نیە و هەر دابەشی دوو دەکرێت ئەمەیان چۆن ئەگەر ڕوونی بکەیتەوە بێ زەحمەت. بەڵێ ئەوانەی وەکو باسم کرد پێش دەرچوونی ئەم گشتانانە گشتنی وەزارەت شارەوانی و گەشت و گوزار وێنەی تۆمارەکانیان پشت کراون یاخود بە سەهم تۆماریان کردووە بەڵێ دەتوانن هەر سەکمێک بە هەر هاوڵاتیەک وێنەی تۆماری خۆ سەردانی شارەوانی پەیوەندیدار شارەوانی چار بکات لە ئەوەی داوای دروستکردنی خانوو بکات لەسەر زەویەکەی خۆی ئەمە وەکو باسم کرد ئەوانەی پێش ئەم گشتانە
دابەشدویان کردووە دەیانگرێتەوە بەڵام دوای ئەوانەی دوای ئەم گشتانە دابەشدویان کردووە لە ئێستادا ناگرێتەوە بەڵام ئەو بابەتەش باسمان کردووە و دیراسەتی لەسەر دەکەین و لە ئەوەی بتوانین بەرگاری کۆتاییان لەسەر بدەین. بەڕێز کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر سوپاس دەکەین کە ڕاستەوخۆ بەشدار بووی لەگەڵمان.